هەر سەبارەت بێ پروژه ڕێڤەبەرێکی بەجێکاری ڕێکخراوە کارسازی تاپ ماونتن کو پشتەوانیا تەکنیکی دە پروژه گەشانەوە دە پێشکەش دەکات ڕێزدار میران دزەی ji هەولێرê li gel me ڕێزدار میران دەم باش و سپاس بۆ ئامادەبوونەوە پشتە نویساندیە قرز بوو گەشەپێدانی کارەکەت بوو گەشەپێدانی کاری کێ دەتوانێت ئەو قەرزە وەربگرێت و لە کێیەوە زۆر سپاس بەخێر بێن بەڵێ بەڕێز ئەو قەرزانە بۆ بزنسی بچووک و مامناوەند دەتوانن ئەمڕۆ خۆیان تۆمار بکەن بۆ وەرگرتنی قەرز ئەو بزنجانەی کار دەکەن دەبی لە ساڵێک یەکێک لە مەرجەکانە دەبی لە ساڵێک کەمتر نەبی کاریان کردبی ئەو زنجانە دەتوانن داوای قەرز بکەن هەتا 150 میلیۆن دیناری عێراقی لە ڕێی بانقی تایبەت بانکە جیهان لەگەرمان لە ڕێی تۆپ ماونتنەوە دەتوانن داواکەن و سوود لەو قەرزانە وەرگرن باشە لە چ ڕێیەکەوە مامەڵەکانیان پێشکەش دەکەن لە ئەمڕۆوە لە ئۆنلاینە چۆن ئۆنلاین چی پێشکەش دەکەن چه زانیاریەک پێویستە پێشکەش بکەن بۆ وەرگرتنی ئەو قەرزە بەڵێ پلاتفۆرمێکی دیجیتال دروست کرایە بە ناوی bloom.digital.gov.krd پلاتفۆرمێکی مۆدرنە بە شێوەیەکی زۆر شەفاف بزنسەکان ئەوانەی بزنسیان هەیە لە هەرێمی کوردستان دانیشتوون هەرێمی کوردستانن هاوڵاتی کوردستانین دەتوانن بەڕێی ئەو پلاتفۆرمە داوای قەرزەکان بکەن پلاتفۆرمەکە ئێستا بەردەستە بڵێن زانیاری زۆر هەیە لەسەر ئەو پلاتفۆرمەکە bloom.digital.gov.krd بەڕێی ئەو پلاتفۆرمە بزنسەکان دەتوانن خۆیان تۆمار بکەن هەندێک معلومات هەیە دەبی دابین بکەن وەک چ ئەو زانیاریانە مەرجی تێدا هەنە چ مەرج لەخوا دەگریتن کاک میران دەبێت کەسێک پێشکەش بکەن مەرج چ بن مەرجەکان زۆر تاکید مەرجەکان زۆر ئاسانن بەس بە کورتی دەبی خاون بزنسەکە هاوڵاتی کوردستان بی و بزنسەکەی لە هەرێمی کوردستان بی لە هەر کەرتێک بی کشتتوکال بی تەکنۆلۆژیا بی کەرتی بڵین پەروەردە بی دەتوانن داوا بکەن بزنسەکە دەبی یەکێک لە مەرجەکان لە 12 مانگ کەمتر نەبی لە کارکردن باە شرط نییە مەرج نییە ئەو بزنسە تۆمار کرابی ئەگەر تۆماریش نەکرابی دەتوانی داوا بکاتن بەس مەرجەکە ئەوەیە دەبی ئیسباتێک بکاتن بزانین ئەو بزنسە ڕاستە لە ساڵێک کەمتر لە کار نەیکردەوە بەس ئەوە گرنگە تەوزیح بکەین ئەو قەرزانە بۆ ئەو بزنسانە نییە ئەوەی بڵین لە بواری بیرۆکەنە لە بۆ ئەو بزنسانەیە ئەوانەی ئێستا کار دەکەن لە ساڵێک کەمتر نەبی کاک میران بەر و باژی قەرزەکانی دیکە یان پروژەکانی دیکە کە داوای ڕەهن دەکەن لەمەدا ڕەهن نییە بۆ ئەو کەسەی داوای قەرز دەکاتن کەواتە چۆن متمانە دەکرێت داوای شتێکی دیکە دەکرێتن لە جیاتی ڕەهن ڕاستە قسەکە تەواوە عادەتەن بانک داوای ڕەهن دەکا تقریبا 200 داوای ڕەهن دەکا بەس لە پرۆژەی گەشانەوە و پرۆژەیەکی استراتیژی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ پاڵپشتی کەرتی تایبەت و یارمەتی کەرتی تایبەت هیچ ڕەهنێک داوا ناکرێتن مەرجەکان ئاسانن زۆر ئاسانن بزنسەکە دەتوانی داوای قەرزەکە بکاتن بەس شرط نییە بزنسەکە 150 میلیۆن داوا بکاتن دەبی لە شێوەیەکی معقول بی ینی میسال ئەگەر بزنسێک بەرهەمی ساڵانەی مەسەن 50 میلیۆن دیناربی ناتوانانی داوای 150 میلیۆن دینار داوا بکاتن ئێمە ڕاوێژکارمان هەیە بلێنی خۆمالیە و نێودەوڵەتینە لەگەر ئەو بزنسانە بەردەوام دەبن ئیش کار دەکەن لەگەر ئەو بزنسانە هەتا بتوانن بزانن بە چ شێوەیەک زیاتر یارمەتیان بکەن بە هەمان کاتیش هەتا ئەو قەرزە نەبتە بارگرانیەک لەسەر ئەو بزنسانە کاک میران ئەرمان ئەوەیە کە پروژەی گەشانەوە فراوانتر ببێتن کە فراوانتر ببێت ئێستا واتە سنوورێک هەیە بۆ ئەو کەسانەی دەتوانن سوودمان بدن بە ژمارە چەند کەس و لە هەمان کاتدا ئایا بانکی دیکەش لەسەر هێڵە بۆ ئەوەی وەکەتی تایبەت بە شێوەیەکی فراوانتر لە چوارچێوەی ئەو پروژەیە دە قەرز پێشکەش بکاتن
بەڵێ یەکێک لەو بڵێن ئەهدافی پرۆژەی گەشانەوەی ئەوەیە تطویر بە کەرتی تایبەتە بە هەمان کاتیش تطویر بە کەرتی بانقیە کولتوری بانقی و کولتوری قەرز وەرگرتن لە هەرێمی کوردستان یەکێک لەو ئەو ئەهدافی پرۆژەی گەشانەوەیە تطویری پێ بکرێ حتا بتوانی هاوڵاتی هەرێمی کوردستان بزنسی بچووک و مامناوەند داوای قەرز بکاتن وەکو مەبدەئیە ئێستا پرۆژەی گەشانەوە ئێستا کراوەیە دەتوانن بزنسەکان داوای قەرزەکە بکەن ناویان تۆمار بکەن بۆ ماوەی کاتی ئەوە دەکرێتەوە اینجا دوایی قەپات دەبی ینی ئەو ئەپلیکیشنە بەس ئەوەی تێگەیشتوینە ئێمە وەکو بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوە وەکو بیدایەت حالیان پرۆژەی گەشانەوە بەوە دەست پێ دەکاتن بەو عەدەدە بەو ژمارەی بزنزانە بەو ماوەیەی حتا 150 میلیۆن دینارە وەکو بڵێن تێستەکە بە هەمان کاتیش ئەوەی تێگەیشتونە لە بەرنامەی حکوومەتەوە بەردەوام بێ بە فراوانتری کەرتی تایبەت. کاک میران لە قوناغی تاقیکاریدا 25 کەس هەڵدەبژێردرێتن بۆ ئەوەی قەرزەکە پێیان بدرێت هەر کەس و قەرزەکی بەپێی ئەوەی کە ئەو داوای دەکات لە سروی 150 میلیۆن دینار زیاتر نەبێتن. ئەمانە لەم قوناغادا هەڵدەبژێرن کە پێشکەش دەکەن یان هەر کەسێک کە ئێستا پێشکەش دەکە مەرجەکەی بگرێتەوە تومار دەکرێت بۆ ئەوەی سوودمەند بێتن یان ئەم کردنەوەی سایتەکە تەنها بۆ ئەم قوناغەی تاقیکاریە. ئێستا هەر کەسێک لەو مەرجانە یعنی ئەگەر بڵێن ئلیجیبیلیتی کرایتێریە لەو مەرجانە ئەگەر ئەتوانی داوای قەرزەکە بکاتن ئەوانەی تۆپ 25 ئێمە هەڵدەبژێرین لەو مەرحەلەیە لەسەر چ ئەساسێک هەڵدەبژێرین لەسەر ئەساسی لە هەمووی گرنگتر پێداڵ ئیمپاکت چەند تەسیری هەیە چەند سوودی هەیە ئەو قەرزە لەسەر بزنسەکە وەکو گوتمان ئێمە نامانەوەی قەرزەکە ببتە بارگرانیەک لەسەر بزنسەکە دەمانەوەی ئەو قەرزە یارمەتی بزنسەکەی بکاتن بۆ فراوانتری بزنسەکەی خۆیان. بەڵێ گەلەک سپاس ڕێزدار میران دزەی ڕێبەرە جێبەجەکەیە ڕێکخراوە کارسازی تاپ ماونتن و پشتیوانیە تەکنیکی دە پروژە گەشانەوە دە پێشکەش دەکات.